یەکەمینیان کاریگەری قورئان لە ڕووی هەڵس و کەوت و لە ڕووی خۆڕەوشتەوە. ئایا قورئان لە ڕووی هەڵس و کەوتەوە کاریگەری لەسەر ئینسان دروست دەکات؟ بەڵێ، ئینسان ئەگەر لەگەڵ قورئاندا تێکەڵ بێت، ئەگەر قورئان بە دڵێکی پاک بخوێنێتەوە، بیری لێ بکاتەوە، قورئان هەڵس و کەوتی ئینسان جوان دەکات و خۆڕەوشتی ئینسان دامەزراو دەکات. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێ ئین هذا القورآن یهدی للتی هی ئەقوەم. بەڕاستی بەتەئکید ئەو قورئانە بۆ چاکترین ڕێگا و ڕێباز ئینسان ڕێنەمونی دەکات، بۆ ڕێگایەکی جوان، بۆ ڕێگایەکی چاک، بۆ هەڵس و کەوتێکی باش لەگەڵ خوای پەروەردگاردا و لەگەڵ کۆمەڵگادا ئەو قورئانە ئینسان ئامۆژگاری دەکات. بەڕێزان، کەواتە لە ڕووی خۆڕەوشتیشەوە قورئان هەڵس و کەوت و خۆڕەوشتی ئینسان جوان دەکات. تەماشاکەن سەعدی کوڕی هیشامی کوڕی عامیر بۆمان دەگێڕێتەوە، دەفەرمێت چوومە لای دایکمان عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت، پێم گوت ئەی دایکی ئیمانداران، هەواڵم پێ بدە بە خۆڕەوشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. خۆڕەوشتی ئەو پێغەمبەرە چۆن بوو؟ دایکمان عائیشە لە وەڵامی ئەو پرسیارەدا دەفەرمێت كان خلقه القرآن. خۆڕەوشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو قورئان بوو. فەرمووی ئایا قورئانت نەخوێندەوتەوە کە خوای پەروەردگار دەفەرمێت وإنك لعلى خلق عظيم. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، تۆ بەڕاستی لەسەر گەورەترین و چاکترین خۆڕەوشتی. ئەو خۆڕەوشتە جوانە، ئەو خلق عظیمە، ئەوەیە کە خۆڕەوشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو کە قورئان دەڵێ ئاوا بوو. واتە ئەو خۆڕەوشتە جوانەی کە پێغەمبەری هەیبووە صلی الله عليه وسلم، کە چاکترین کەس لەسەر ڕووی ئەو زەویە، باشترین ڕەوشتی هەبووە پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم. دەی ئەو پێغەمبەرە ئەو خۆڕەوشتەی لە قورئان وەرگرتووە. بەڕێزان، بەڵێ ئێمەش ئەگەر ئاوا تێکەڵ بین لەگەڵ قورئان و بیر لە قورئان بکەینەوە و بە قسەی قورئان کەین، بەڕاستی ئەو قورئانە خۆڕەوشتی ئینسان دامەزراوە و باش و جوان دەکات. بۆچی؟ چونکە قورئان دەفەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان. قورئان دەفەرمێ خوای پەروەردگار ئەمر دەکا بە دادوەری، بە عەدل. یعنی چی؟ یعنی هەموو خاوەن مافێک مافی خۆی پێ بدەیت. قورئان ئەمر دەکات بە ئیحسان، واتە بە چاکەکاری لەگەڵ خەڵکدا هەڵس و کەوت و مامەڵە بکەیت، کە لە ڕاستیدا ئەوەش جوانترینی ڕەوشتە. بۆیە لە ڕاستیدا ئینسان کە لە قورئان ورد بێتەوە، تێکەڵ بێ لەگەڵ قورئان، خۆڕەوشتی دەگۆڕێت و دەبێتە ئینسانێکی قورئانی. بەڵام بەو مەرجەی لەگەڵی تێکەڵ بێت، بەڵام بەو مەرجەی بە قسەی قورئان کات و لە قورئان ورد بێتەوە. بەڕێزان، بۆیە یەکێک لە زانایانی سەلەف دەفەرمێت ئەگەر دەتەوێ بزانی پیاوی چاکی، ئەگەر دەتەوێ بزانی ئینسانی چاکی، بڕۆ خزمەتی قورئان. ئەگەر بە قورئان پیاوی چاک بی، ئەوە دیارە پیاوی باشی. سیفەتەکانت لەگەڵ قورئان تێککەنەوە، لەگەڵ قورئاندا بێوە دڵنیە بە ئینسانێکی باش و بە پیاوی باشی. بەڵام دەفەرمێ ئەگەر بە قورئان باش نەبی، هەموو دنیاش مەدحت کا لە خۆت بایی نەبی، بە قورئان باش نەبی، دیارە پیاوی باش نی. بۆیە ئینسانێک کە سیفەتی قورئانی بێت، لەژێر کاریگەری قورئاندا بێت، بەڕاستی ئەو کەسە ئینسانی چاک و هەروەها پیاوی باشە. بۆیە تەماشا دەکەی هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە گوێیان لە فەرمایشتی خوا دەبوو، کە خوای پەروەردگار شتێکی پێدەفەرموون، یەکسەر هەڵس و کەوتی خۆیان بەو شێوازەیە لێ دەکرد کە خوای پەروەردگار دەفەرموێت. بۆیە خوای پەروەردگاریش لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕازی بوو. دەی هەر کەسێک بەو شێوازە بێت، بەڕێی ئەواندا بڕوات، بە قسەی قورئان کات و لە قورئان ورد بێتەوە، دەی بەڕێزان خوای گەورە لێ ڕازی دەبێت و کردەوەکانی باش دەبێت. دایکمان عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێوێ بۆمان دەگەڕێتەوە، دەفەرمێ ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئافرەتانی ئەنسار بێت. کاتێک کە ئاەتی حیجاب دابەزی، ئاەتی خۆداپۆشین دابەزی، پیاو دەچۆوە لە ماڵەوە باسی دەکرد، بۆ دایک و بۆ خێزان و بۆ خوشکەکەی خۆی باسی دەکرد، یەکسەر ئەوانیش جێبەجێیان دەکرد و زۆر بە جوانی خۆیاندا دەپۆشی، هەڵس و کەوتی خۆیان دەگۆڕی کاتێک کە گوێیان لە قورئان دەبوو. بەڕێزان، بەڵام ئایا بۆچی ئێمە گوێمان لە قورئان دەبێ بەڵام هەڵس و کەوتمان ناگۆڕێت؟ چونکە لەگەڵیدا تێکەڵ نەبووین، چونکە بیرمان لێ نەکردوتەوە وەکو پێویست نەکەوتوینە ژێر کاریگەری قورئان. بەڕێزان، بۆیە دەبینین ئێمە ئاەتی حیجابمان گوێ لێ دەبێت
کەچی دەبینین لە ڕاستیدا ئەوەش حاڵمانە و بڕۆ بۆ بازار و بڕۆ بە شوێنە گشتیەکان جاری وا هەیە بەخوا خزمەکەی خۆت ناناسیەوە لە شوێنان لە ماڵەوە عیبی نییە بەڵام لە شوێنان جاری وا هەیە بەخوا ئینسان وا هەیە ئەو خەڵکە هەر خەڵکی ئێمەیە هەر موسڵمانە کەچی تەماشا دەکەی بەخوا لە زۆر شوێن نایناسیەوە لە هەمان کاتیشدا گوێمان لەو ئاەتانە دەبێت بەڕێزان کەواتە مەبەستەکە ئەوەیە ئینسان لەگەڵ قورئاندا تێکەڵ بێت ئینسان بکەویتە ژێر کاریگەری قورئان ئینسان بیر لە قورئان و لە گەورەی قورئان بکاتەوە بەڕێزان بڕواتان بە ئێمە تا ئێستاش گەورەی قورئانمان وەکو پێویست بۆ دەرنەکەوتووە بۆیە لە یەکێک لە کۆنگرەکانی مەسیحیەکاندا یەکێک لە قەشەکان هەڵسایەوە قورئانێکی دڕاند و بە عەرزەی دادا گوتی هەتا وەکو ئەو قورئانە لە ناو ئوممەتی محەممەددا بێ ئێمە ناتوانن بەسەریاندا سەرکەوین تا ئەو قورئانە لە ناو ئوممەتی پێغەمبەردا بێ صلی الله عليه وسلم ئێمە بەسەریاندا سەر ناکەوین یەکێک لەیوە دەنگ هاتوو گوتی کاکە بۆ ئەو قورئانە دەدڕێنی خۆ ئەو قورئانە مۆسحەفێک دەدڕێنی چەندان مۆسحەفی دیکەی دێننەوە شوێن ئێمە ناتوانین بەو شێوازەیە بەسەریاندا سەرکەوین دڕاندی قورئان هیچ سوودێکی نییە ئەی گوتیان چی بکەین گوتیان با شتێکی ئاوا بکەین قورئان لە دڵی خەڵکدا بێنازکەین قورئان لە دڵی خەڵکدا بێڕێزکەین باوا بکەین بە هەموو وەسائیلێکی سەردەم قورئان لەبیر خەڵک ببەینەوە دەی فعلا ئێستا وایان کردووە بەڕێزان گوتیان بە ئاوا بکەین قورئان قەدر و قیمەتی لە دڵی خەڵکدا نەمێنێ خەڵک ئاگای لە قورئان نەمێنێ گەنجی بەڕێز نەزانێ قورئان بخوێنێتەوە لە قورئان حاڵی نەبێت ئاگای لە قورئان نەبێت ئەوجا دەتوانین بەسەریاندا سەرکەوین بەڕێزان ئێمە هەستمان بە گەورەی ئەو قورئانە نەکردووە زۆر جاران دوژمنەکەمان باشتر گەورەی و کاریگەری ئەو قورئانە دەزانێت بۆیە پێغەمبەر و هاوڵان صلی الله عليه وسلم توانیان بەو قورئانە شۆڕشێک لە دڵی خۆیان و لە ناو کۆمەلگاکەیاندا دروستکەن بەڕێزان بۆیە ئەو قورئانە هەر کاتێک لە ناو هەر میلەتێکدا لە ناو موسڵماناندا زیندوو بێت بیری لێ بکەنەوە لێی شارەزا بن بکەونە ژێر کاریگەری دەی بەخوا ئەو کەسانە ئەو کۆمەلگایە دوژمن پێیان ناوێرێت خوو ڕەوشتیان جوان دەبێ هەڵسوکەوتیان جوان دەبێ بەڕێزان کەواتە لە ڕووی ڕەوشتیشەوە بیرکردنەوە لە قورئان و خوێندنەوەی قورئان هەڵسوکەوتی ئینسان و خوو ڕەوشتی ئینسان جوان دەکات بەڵام بەو مەرجەی ئینسان بە قسەی قورئان بکات بەو مەرجەی ئینسان کە قورئان دەخوێنێتەوە لەسەر ئاەتەکانی بوەستێت بەو مەرجەی کە ئینسان قورئان دەخوێنێتەوە لەگەڵیدا تێکەڵ بێت بە قسەی قورئان کات ئەنجە هەڵسوکەوتی ئەو کەسە بەڕاستی دەگۆڕێت